سەرباری ئەو قەیرانە داراییەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و بۆتە هۆی دواکەوتنی موچەی فەرمانبەران، بەڵام هاوڵاتیان لە پێناو بەڕێکردنی جەژنی ڕەمەزانی پیرۆز بەخۆشی بێجۆدانە ئەو قەیرانە ئامادەکاری خۆیان بۆ جەژن دەکەن. فرۆشیارانیش دەڵێن جەژنی ئەمساڵ جیاوازی هەیە لە ساڵانی ڕابردوو لە ڕووی کڕین و فرۆشتنەوە. نۆ جیاوازیە لەگە ساڵانی کەیە. ئەم ساڵ خەڵک پارەی پێ نییە، کەس دینارێکی پێ نییە. دەستا 85 خەڵکی ئەم منتیقەیە تەقاوتە، یەک دیناری تەقاوتی وەرنەگرتووە. خەڵک یە ڕۆژانەیە بۆم دوکانە من ئاگام لێیەتی یە دەڵێ شولێ لەو گۆشتە مەرە لە ڕای خۆیان کە بە 4000 دینارە بە 5000 دینارە، پارەی 5000 دیناری ئەو گۆشتەی پێ نییە کە گۆشتێکی مەسڵاحەیە. تێگە ژنجانە خوازە گۆشتێکە شولێ بە 15000 دینار بێ ئەوێ پارەکەی لە شۆ بێ. والله بەعام ینی تۆزیە فەرقی هەیە لەگەڵ ساڵانی پێشوە. تۆزیە مەشاکلی شەڕمان هەیە و کۆمەڵێ قەیرانی داراییمانەیە ئەم شتانە بەس لەخوا بە زیاوی ساژەر خەڵک تێروتەسە لە کاتە. هەموو کەسی لەخوا بە زیابێ ئەلەوڵایەتە بازارەوە شتەکرێ بۆ ماڵمناڵی بۆ جەژنی بۆ پێشوازی جەژی لەخوا بە زیابێ. هاوڵاتیان داوا دەکەن لە کاتی بۆنەکاندا بەردەوام لیژنەکان چاودێری بازار بکەن بۆ ئەوەی بەشێک لە فرۆشیاران کاڵاکانیان بەگران نەفرۆشن. جەژنانی تر خەڵک بەگوڕتر بوو، ئێستاوان نەماوە، ینی بازارەکە شتەکە هەیە، شتەکە زۆرە، بەڵام خەڵک ئەو کڕینەی نەماوە، فرۆشتن کەم بۆ دەوە. بەڕاستی شتیش زۆر گران بۆ پێش ڕەمەزان و پێش جەژن ئێستا مریشک زۆر هەرزان بوو. ئێستا بڕۆ مریشکی ناسک ئەڵێ بە 4000، ینی لەو بێش بە 2000، ئێستا بە 4000. چاودێریکردنی بازار لە بۆنە و یادەکاندا هاوڵاتیان بە گرنگی دەزانن بۆ ئەوەی نرخی کاڵاکان بە جێگیری بمێنێتەوە لەم بارودۆخەی ئێستادا، چونکە دواکەوتنی موچەی فەرمانبەران و ئەو قەیرانە دارایی کە زیاد لە 2 ساڵا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە کاریگەری تەواوی کردوتە سەر ژیانی چین و توێژە جیاوازەکان.